والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشك برابر رزكانم لخزمتنا لبرنامجي تازوني لبرنامج كناري آرامي بخزمتنا قموا لا باس يقل باس قرنجا كان براستي كأما تامو لذتي زور زور يا مسلمان براستي خوشي دنياي إنسان لەوەیە لەو کارە گەورەیە کە ویش بریتیە لە شەو نوێش تا مەزروبوون بۆ کردنی شەو نوێش. الله ئەکبەر لەم عیبادەتە چەند گەورەیە سبحان الله. عیبادەتێک پڕاوپڕ لە خۆشی، پڕاوپڕ لە ئارامی، پڕاوپڕ لە ئاسوودەیی دڵ و دەروون، پڕاوپڕ لە ئەجر و پاداشت، پڕاوپڕ لە ئولف ئونسێک تەنیاییەک کە بەڕاستی لەگەڵ خوای خۆی ئینسان مناجاتەکە، نوێژەکە، ئەپارڕێتەوە، قورئانە خوێنێ لە شەوێکی تاریک کە خەڵکەکانمیان خەوتوون. خوای گەورە و باڵا دەست دەفەرمێت تەتەجافا جونوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا ومما رزقناهم ينفقون. باسی خەڵکمان بۆکە خەڵکێکی باوەڕدارەیە کە لە جێگا گەرم و نەرمەکەی خۆیان دوورەکەونەوە، خەوفەن يدعون ربهم لە پەروەردگاری خۆیان ئەپارڕێنەوە، خەوفەن وطمعا نەوەک خوا بیان خاتە دۆزەخ، نەوەک خوا سزایان بە، وطمعا بە تەماحی بەهەشت، بە هیوای بەهەشت. ئاوا بۆ شێوەیە لە خوای خۆیان ئەپارڕێنەوە لەو نیوە شەوەیە. ومما رزقناهم ينفقون ولوشي كخوابي ياون أبخشن فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين جزاء بما كانوا يعملون. نفسك شوزاني خواهي قولت شي بو آماده كردو لقيامت لتشاو روناكي لأوي كتشاو بيبيني حسبك مثلا بيبيني لرجي قيامت خواهي قولت همو أواني بو داناون جزاء بما كانوا يعملون لباداشتي ويكا براسي كردو ويشاكيان كردو. أو كسيك متقي لخواتر سخلكي كشونيوجك براستي. خواهي قولت فرمي إن المتقين في جنات وعيون آخذين ما آتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون. أفرمي براسي كساني مسلمان كساني متقي لخواترس لو لكوية لبهشتان يكن كاني أو بناو بجيريانا أروا آخذين ما آتاهم ربهم أوي كخواي قولوا بالا دست بيا ونليه بخشن. أوانا كسيك بون بيشتري جر چاك بون كسيكي محسن وچاك كارن بو صفتي أنواع كانوا قليلا من الليل ما يهجعون كم يقلش وخون سبحان الله وبالأسحار هم يستغفرون. ولا سرتاي بيجوي بقن ببياني لكوتاي شوا لبارشوا داوي أستغفر الله بارنا ولا خواي جورا كان بوشي لبري بيغمبر فرمي صلى الله عليه وسلم ينزل ربنا كل ليلة إلى سماء الدنيا همش خواي جورا ديتا أسمان الدنيا همش حين يبقى ثلث الليل الآخر كاتك النيوي يا بمعنايكي ترسيكي شو بشي كوتاي أمينيتوا يعني شو لدواي نيوجي مغربة و تاكو نيوجي بياني بكي بسيبا شو بشي كوتاي چەنەمێنێتەوە ئەلەو کاتەیە خوای گەورە و باڵا دەست دێتە ئاسمای دنیا فەرمێ من يدعوني فأستجيب له کێ هەیە لێم پاڕێتەوە من دوعاکەی قبوڵ بکەم. لەو کاتانە خەڵکی خۆی ئەپاڕێتەوە نوێژەکە. ومن يستغفروني فأغفر له کێ هەیە داوای لێ خۆشبوونم لێ بکا من لێی خۆش بم. وبالأسحار هم يستغفرون ئەلەو کاتانەیە بەڕاستی لە ئەسحارە لە بەرەبەیانە خەڵکێک لە پارشێوە ناخەوێ وەکو ئێمە بەڵکو لە خوای گەورە و باڵا دەست ئەپاڕێتەوە. پاشانە فەرمێ خوای گەورە و باڵا دەست ئەمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه. ئایا ئەو کەسەی کە قانیتە بە بێدەنگی وەستاوە بۆ خوا نوێژەکە لە نیوەی شەوە سوژدە ئەبا بە پێوە وەستاوە يحذر الآخرة لقيامة ترسي أقاداري قيامتيتي چۆن ئاوا هاتوۆتە ئەم دنیا لەدایک بۆ ڕۆژێکیشی ئەڕوا بەرەو قیامەت بەرەو گۆڕ
خوا ئیزانە چەند هەزار ساڵ لە گۆڕا بێ چەند هەزار ساڵ لە مەحشەرە بێ چەند لە بەهەشتە بێ خوا ئەگەر بەهەشتی باتێ يحذر الآخرة ئاگاداری قیامەتی خۆیەتی ويرجو رحمة ربه ئالەو نیوەشەوە داوای ڕەحمەتی پەروەردگاری خۆیەکە سبحان الله أبو أمامي باهلية فرمي پیغمبر صلى الله عليه وسلم حديثي كي فرموي عليكم بقيام الليل دسم دامي انتان شو نيشكن بو فإنه دأب الصالحين قبلكم بالراسي أو عادة خور روشتي بياو چاكاني بيجيو بو وقربة إلى ربكم نزيكتانا كاتو الأخواو أي بياو أفرتاني مسلمان شو نيش بكن نزيكتانا كاتو الأخواو وقربة إلى ربكم مكفرة للسيئات گوناح دێ گوناحی بێشمار و زۆر دێ ئەو شەونێژە خوای گەورەی کەتە مای سڕینەوەی و گوناحانە ومنهات علی الإثم و هەروەها وا لێ ئەکا کە بەڕاستی تۆ گوناح نەکەی یعنی ئێمە شەونێژ ناکەین بۆیە زۆر گوناحبارین بۆیە گوناح بەلامان و ئاسایی بووە ئەگینا دەوەرە لەگەڵ خوای خۆتە بەو شەوانە بپاڕێرە و مناجات کە و نوێژ بکە و لە بچۆرە سوژدەوە شەرمەکەی و کاتەکە گوناحکەی چکە ئەزانی کە خوای گەورە ئاگای لێتە حەسەنی بەسری پیانوت ئەی ئیمام بۆچی و کەسانی کە شەو نوێژەکەن دەم و چایان ئاوا نورانی و جوانە فەرمی لەبەرەوەی کە لە نیوەیەکی شەوە کەس دیار نییە لەگەڵ خوای خۆیان مناجاتەکەن خوای گەورە لەو نوری خۆی پێبەخشیون بۆیە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لە بەهەشتا چەندین غورفە هەیە چەندین ژوور هەیە لە دەرەوە ناوەوە دیارە لە ناوە دەرەوە دیارە یعنی وەکو چۆن ژوورێکی شوشەی جوان چەند جوانە ئەبێ ئەوەی کە خوا دروستی کردو لە بەهەشت بێ و ئاوا هەڵواسرا بێ و بە بەرزیەوە بێ چۆن بێ خوا بۆ کێی داناوە ئەعەدەها الله لمن أطعم الطعام بۆ کەسێک کە خواردنەیە بە خەڵک ئەبەخشێ وألان الكلام وقسەی نەرمونیان و جوانە وتابع الصيام ڕۆژوو لە دوای ڕۆژووە گرێ ڕەمەزانە گرێ شەشەڵانی ژەگرێ عرفە ژەگرێ محەڕەمی ژەگرێ دووشەمە و پێنجشەمانی ژەگرێ سیانزە و چواردە و پانزەی مانگی عەرەبیەکانە گرێ وەصەلە والناس نیام شەو نوێژەکە خەڵک خەوتون خوای گەورە بۆ ئەوانەی داناوە غۆرفانە لە بەهەشتا بۆیە بەڕاستی ئەمە تامەزرۆییەکە یعنی بۆ ئێمە ئەبێت تامەزرۆ بین بۆ ئەم کردەوە چاک و گەورەیە کە هەموو شەوێ دووبارە بێتەوە بەڕاستی پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم کە جبریل ئاو بۆ لای فەرمی یا محەممەد ئەی محەممەد عیش ما شئت فإنك مفارقه بژی عیش ما شئت فإنك ميت بژی بەڵام ئەمریت وأحبب ما شئت فإنك مفارقه كيت خوش بي بلان بجي يلي واعمل ما شئت فإنك مجزي به وهروها عمل اشتيا كي بيك بلان بخوا باداش تيريتو حساباتي لسرو عملانا باشان فرمي واعلم أن شرف المؤمن قيام الليل قوري مسلمان بريزي مسلمان لشونيوجكياتي الشونيوجكياتي لبرو شونيوجكا وعزه استغناؤه عن الناس بعزت بوني شي أويك شتي خلقي نوي داوا لخلق نكا داسبان نكاته ولا خلق خوي بيخوا وكان نبي الله داود لا يأكل إلا من عمل يده وكو داود وابي سلامي خوي لبه كبيغمبر فرمي صلى الله عليه وسلم حل برهمي دستي خوي خوارت بوي بيغمبران شونيوجيان كردو پیغمبر يما صلى الله عليه وسلم خوای گەورە فرمانی پێ کردو یا ايها المزمل ايو کەسی کە خۆت پێچاوەتەوە قم الليل الا قليلا هستا شونيوج بکە الا کەمێکی نەبێ نصفه او انقص منه قليلا نیوەی ولا نیوەش زیاتر شونيوج بکە او زد عليه وهروها يعني وتا زیاتریش بکە ورتل القرآن ترتيلا قرآن با جوانی و با تجوید و بخوێنە خواهي فرمي ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا لشوا شون يجبك سنتك بوتو بلكو خواهي بدكات مقامي محمودا وبيغمبر صلى الله عليه وسلم فرمي شون يجي بيغمبر صلى الله عليه وسلم زور در يجبوك كتيجي يشتو بالراسي تامزرو بو خواهي گەورە باڵا دەست تامەزرۆ بۆ قیامەت تامەزرۆ بۆ ئەوەی کە بە تەنیا لەگەڵ خوای خۆیان بێ قسە بکە و بدوێ بپارڕێتەوە داوا بکە حوزەیفە فەرمی ڕزای خوای لێبێ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژم کرد
شەوێکیان سوورەتی بەقەرەی خوێن وتم بەخوا ئێستا لە ئاەتی 100 سوورەتی بەقەرە 286 ئاەتە 2 جزء نیوە وتم بەخوا ئێستا لە سار ڕکوع بە سبحان الله خوێندی ڕکوعی نەبرد ڕۆی هەتا و کاتێک کە بەقەرە تەواو وتم بەخوا ئێستا ڕکوع بە ڕکوعی نەبرد چوو ئالی عیمرانیشی دەست پێ کرد وتم ئێستا ڕکوع بە سبحان الله ڕکوعی نەبرد نیسائیشی دەست پێ کرد باشە نیسائیشی دەست پێ کرد ئەویشی خوێن سبحان الله اینجا ڕکوعی برد جا بزانە ها 4 جزء بۆ 5 جزئی خوێندووە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شەو نوێژێکە بزانە ئەچێ بۆ کوێ چەند سەعاتێکی زۆر بە پێوە وەستاوە عایشە فەرمی ڕزای خوای لێبێ ئەوە نەوەستا حەتا و کاتی کە پێیەکانی ئاوسان ئەموو ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوختو خوای گەورە لە گوناحی لەوە پێش و لەوە دوات خۆش بووە ئەی فەرموو ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەی نابێ عەبدێکی شکرانە بژێرم بۆ خوای گەورە اینجا وەرە بزانە خوای گەورە و باڵادەست چەند نیعمەتی بە ئێمەیە سبحان الله یعنی ابن مسعود فەرمێ پێغەمبەرم بینی صلی الله علیه و سلم خورمای خراپیشی دەست نەکە خۆی پێتێرکە ئای خورمای خراپ وەرە تۆ هەموو ئێوارەیە مریشکە خۆی هەموو ئێوارەیە گۆشتە خۆی سەوزەی جوانە خۆی میوەی بەسوودە خۆی ماڵت دەیە سەرمان نابێ گەرمان نابێ جلو پۆشاکت دەیە بە هەمان شێوە سیارەت هەیە خێزان و ماڵت دەیە ئەم هەموو نیعمەتە کە خوای گەورە بە تۆی یاوە ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەی نابێ عەبدێکی شکرانە بژێر بم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا بووە بۆیە عەبدوڵای کوڕی عومەر ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی وەڵڵای ئەم عەبدوڵایە پیاوێ زۆر چاکە نیعم الرەجل عەبدوڵڵاه باشترین پیاو عەبدوڵای کوڕی عومەرە لەو کانە یوصەلی باللەیل بەڵام خۆزگە شەو نوێژیە کرد سالمی کوڕی عەبدوڵای کوڕی عومەری کوڕی خەتاب ڕزای خوا لە هەمویان بێ أفرمي فكان ابن عمر بعد ذلك لا ينام من الليل إلا قليلا لو دوا عبد الله كري عمر باوكم مبيني حرشو كم يخو كم ينبوي أنا أخو أويتري شوني وجيكر سبحان الله پیغمبر صلى الله عليه وسلم ينام أول الليل ويحيي آخره سرتاي شو خوت كوتايكي هلا سايوا بزان سبحان الله خواهي قرأ فيري كردوه ساعات لە سەرەتای شەوا بخەوە لە دوای نوێژی عیشاوە پێش نیوەی شەو کە سەعات 12 1 ساعت عیلم ئەڵێ بە 3 ساعت وەکوە 1 ساعت خەوتبی وەکوە 3 ساعت تۆ خەوتبی بۆیە سەیرەکەی 2 3 ساعتێکە خەوی کە هەڵەسی زۆر پڕ بوویت تێر و تەسەل تێرخەو بوویت بەڵام بەداخەوە ئێمە شەو نەخۆنیەکەین سەرەتای شەو ناخەوین بە خەبەری کۆتایی شەو خەوتوین نووسوین تا بە ئەندازەیە نەک کابرا شەو نوێژەکەی فوتێ کورە هەر نوێژی بەیانی شێفوتێ ذكر عند النبي صلى الله عليه وسلم رجل نام حتى أصبح قال ذاك رجل بال الشيطان في أذنيه أو قال في أذنه فرمي للاي پیغمبر صلى الله عليه وسلم باسي بياوي كراك حتى بياني خوت فرمي أو الشيطان ذاك رجل بال الشيطان في أذنيه أو قال في أذنه أو الشيطان ميزيكرو هردو جويو يعني ميزيكرو جويو كيو أو الشيطان أوي لكردو خواب من باريس بوي بالراستي زۆر گەورەیە ئینسان هەستی هەردە ئاەت بخوێنێ سبحان الله يعني پیغمبر صلى الله عليه وسلم من قام بعشر آيات لم يكتب من الغافلين هەردە ئاەت بخوێنە خوای گەورە ئەنووسێ کە ئەم کەسە غافڵەکان نییە ئەگەر کەسە 100 ئاەت بخوێنێ ومن قام ب100 آية كتب من القانطين قانتين ببورن و هەر کەسە 100 ئاەت بخوێنێ خوای گەورە ئەنووسێ و کەسە لەو کەسانەیە کە قانیتە واتە شەو بە پێوە وەستاوە بۆ خوای گەورە بە بێدەنگی شو نوێژەکە ومن قام ب1000 آية كتب من المقنطرين وهر کەسێ 1000 ئاەت بخوێنێ لە شەوێکە ئەوە بەڕاستی لەو کەسانە ئەنووسرێکە خوای گەورە خێر و بێرێکی زۆر زۆری پێیاون بەقەی شاخێ ما شاء الله تبارك الله عائشة فرمي رضاي خوای لێبێ ما كان رسول الله صلى الله عليه وسلم يزيد في رمضان ولا في غير رمضان على 11 ركعة پیغمبر صلى الله عليه وسلم لرمضان وغير رمضان لا ينظر كازياتي نكردو ينظر ركعت هج ركعت شونيج وسير ركعت جواتر يكرد ابو هريره فرمي پیغمبر صلى الله عليه وسلم امشگاری کردم بسیشت هاور خوشويستکم وان اوتر قبل ان انام لسيما فرمي بيجي بخوم وتر بكم بو پیغمبر فرمي صلى الله عليه وسلم كي حزكاك اخيري شو هسته باوكاته وتر بك وكي اترسيك او كاته خبري نبيته با وتركي بك بۆیە دوای نوێژی عیشا ڕۆژ توانی وەترەکە بکەی ئەگەر شەو خەبەرە بووەوە ئەوە شەو نوێژ بکە چەند توانیت ئیتر وەتر مەکەرەوە چکە پێغەمبەر لا وەترانە فی لەیلە
دووەتر لە شەوێکا ناکرێ یعنی دوای عیشا تۆ ئەگەر وەترەکەت بکەی شەو هەستای ئاسایە نوێژ بکەی قوفڵی نەکردووە بەڵام وەتر مەکەرەوە چکە دووەتر لە شەوێکا ناکرێ و ئینسان ئەگەر وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم وای کردووە ئەگەر زانی بێتی بەیانی نزیکە ئەو کاتێک سەراتووە بەچی کردوێتی بە یەک ڕکات شەو نوێژی کردووە بۆیە لە ڕەمەزانیشا ئەم شەو نوێژە ئەبێ بە تەراویح پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەر کەسێ ڕەمەزان هەستێ شەو نوێژ بکە تەراویحەکەی بکە بە ئیمانەوە بە چاوەڕوانکردنی ئەجرەکەی و خوای گەورە لە هەموو گوناحی لەوە پێشی خۆشە بێ خوای گەورە بیکا بە نسیبمان لەو کەسانە بین کە شەو نوێژەکەین بە تایبەتی لە ڕەمەزانە لەگەڵ ئیمامە وەکو حەدیثەکە فەرمێ هەر کەسێ لەگەڵ ئیمامەکەی خۆی شەو یعنی تەراویحەکە تەواو بکە هەتا ئیمام تەواو بێ لەگەڵ یابێ ئەوە قیامێکی لەیلی یعنی شەو نوێژێکی تەواوی بۆ نووسراوە خوای گەورە یارمەتیمان با ئینشاءالله لە ئەهلی شەو نوێژ بین لە ئەهلیکی خەڵکی خراپ نەبین لەوکو لە ئیمام ئەحمەد باسییان کرد کابرایەک وەتر ناکە فەرمی ئەوە پیاوە خراپە لەو کەسانە بین کە شەو نوێژەکەن لەو کەسانە بین کە خوای گەورە باڵا دەست ئەیان نووسێ کە ئەمانە بێ ئاگان نین بەڵکو کەسانێکی بە ئاگان لەو کەسانە بین کە قانیتن شەو بە پێوە نوێژەکەن بۆ خوای گەورە باڵا دەست و وەستاون لەو کەسانە بین کە لێ پاڕینەوە داوای ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە ئەکەین داوای ئەوە ئەکەین کە خوای گەورە لە قیامەتا سزامان نەیە لە دنیا سزامان نەیە خوای گەورە بیکا بە نسیبی هەموو لایەکمان والحمد لله رب العالمين وبارك الله فيكم. الذي